بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕانی بەشی ئوتاق فەرمان. ئەزان هەروەک ئێستا دەبین کاک جەماڵ بە زۆرپور ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە هەروە خۆشتان ئاگادارن دوای تێپەڕبوونی نزیکەی 2 ساڵ بەسەر واژۆی ڕێکەوتنە ئەمنیە شەرمزانەکەی دەوڵەتانی ئێران و عێراق سەرنجام پرۆسەی بەکردەوە دەرهاتنی قۆناغێکی دیکە لە بڕگە شاراوەکانی ئەم ڕێکەوتنامەیە چوە بواری جێبەجێکردنەوە. لەم قۆناغەدا هەروەک خۆشتان ئاگادارن ژمارێک لە کەس و بنەماڵەکانی کۆمەڵێ نیشتەجێی زرگێزی گەورە وەک دەستپێکی پرۆسەکە گواسترانەوە بۆ سوورداش شوێنێک لە 40 کیلومتری زرگێز و نزیک شاری دوکان لە هەرێمی کوردستان. ئەم کەسانش بڕیارە لەو شوێنە نوێ نیشتەجێ بن تا خانووی ئیمکاناتی پێویست بۆ نیشتەجێبوونی بنەماڵە و کەسەکانی تریش ئامادە بکرێن. لەم چەند ڕۆژەدا من بە داواکاری خودی بینەرە ئازانە و کەسانی کە لە چەند ڕۆژەدا لەگەڵمان لە پەیوەندیدا بوون کۆمەڵێک پرسیارم کۆ کردبەوە کە وادیشم پێدا بوون کە لێرە یەکێک لە هاوڕێیانی بەشی ڕێبەری بینین لە بەرنامەی ڕاستەوخۆدا لەسەر ئەم بابەتە هەم ڕوونکردنەوە و زانیاری زیاترمان پێبدا و منیش لەگەڵ کاک جەماڵ بزۆرپور سەمان کرد و واویش داوەتی ئەم بەرنامەی قبول کرد. کاک جەماڵ هەروەک لە سەرەتادا باس کرد دیارە ئێمە ڕۆژانێکی کەمێک ناخۆش و زۆر پوڵە هەنی واقعیتەکەی وای قبولکردنەکەی دیارە تێپەڕ دەکەین. گواستنەوەی هێزە سیاسیەکان لە زەرگێزەوە بۆ سووداش خۆشان ئاگادارن کاردانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێناوە چ لێرە چ لە دەرەوەی وڵات چ لە خەڵکی کوردستان و دیارە خۆ لەگەڵ ئێوەش پەیوەندی هەیە دیارە نیگەرانن خەڵک و پێیان باش بۆ کار ڕوونکردنەوەی بدەن پێم باشە لە سەرەتادا خوێندنەوەی ئێوە لەسەر ئەم بابەتە بزانم. وەڵای سپاس بۆ تۆ کاک ئەمیر هەوا سڵام هەیە بۆ بینەرانی عەزیزی ئەو بەرنامەیە. بەڕاستە لەو ماوەیە یەک هەفتەدا زۆر کەس پەیوەندی پێوەگرتووین نیگرانیان دەربڕیوە ئێزهاری ئەوەیان کردووە کە ئێزهاری تەعەسوفیان کردووە لەو ڕووداوە هەروەها لە سۆشیال میدیادا زۆر دەنگدانەوەی بووە و بە شێوەی جۆر بە جۆر هەڵوێستیان کردووە بەرامبەر بە مەسەلە بەتایبەت لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەروەها لە دەرەوە و هەروەها لە باشووری کوردستانیش. من بۆ ئەوەی کە جوابیەوە پرسیارەت بدەمەوە خوێندنەوەم چییە ڕاستەکەی بیرم لەوە کردەوە خۆ ئەمە ئەوڵ جار نییە کۆمەڵە و لایەنە سیاسەکانی تریش شوێن بەجێ دێڵن و شوێن دەگوێزنەوە و پاشە کشێ دەکەن و ئەوان بۆ ئەم جارە ئەوەی لێ هات ئەم گواستنەوە وەکو ئەوانی تر نەبووە نۆعێک بێزاری نۆعێک نیگەرانی نۆعێک لە دڵڕاوچێ بە دوای خۆی داهێنا. دلیلی چییە بەڕاستی؟ ئێمە دوایەوە کە کۆماری ئیسلامی پەلامەری هێنا سەر کوردستان و خەڵکی کوردستان چوونە مقاومەت بەرامبەر بە داگیرکاری کۆماری ئیسلامی و چوونە سەنگەری مقاومەتەوە مقاومەتی چەکداریان بەرپا کرد و هێزە سیاسیەکان ئەو مقاومەتیان سازماندا و ڕێکیان خست و ئەوانە مقاومەتێکی زۆر کرا دوایش شارەکان یەک بە یەک چۆڵ کرا. خۆ قاعدەتە نابێت لە من ناخۆشتر بێت شاری سنە مەهاباد بۆکان سەقز بانە مەریوان ئەوانە بەجێهێشتنەکەی بەلحازەکەەوە دەکرێت زۆر ناخۆشتر بێت دیارە دوای مقاومەتێکی زۆر هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەوانە چۆڵ کران یا مەسەلەن دوای ئەوە هاتینەوە ناوچەکان ئەویش هەر بۆ شکڵە ماوەیەکی زۆر لە ناوچەکان هێزی پێشمەرگە فعالیەتی کرد و دیارە کۆماری ئیسلامی هێرشی کرد و بە مقاومەتێکی زۆر قارەمانانە لەلایەن هێزی پێشمەرگەوە نهایەتەن ناوچەکان پاشەکشەمان کرد هاتینە سنوور شوێنە وەکو ئالان شوێنێک بوو کە ئێمە هێزەکانمان لەوێ بوو لەوێشەوە مقاومەتمان کرد و ناچار بە پاشەکشێ بوون بۆ ئەم دیویستن تەنانەت لەم دیویستنوریش ئەو کاتە کە هاتی لەم دیویستنوریش بە پێی هەلومەرج بە پێی گوشارێکە لە سەرمان بوو ئێمە شوێنمان زۆر گۆڕیوە هیچ کام لەمانە بە دڵخوازی خۆمان نەبووە هەمووی ئەمانیشی لە نەتیجەی زەخت و فشار و سەرکوتگەری کۆماری ئیسلامی دابوو
ئەم گواستنەوەیش کە چاوی لێ دەکەی بە دڵخوازی ئێمە نییە. ئەمە هەر لە ڕۆژی ئەوڵەوە ئەو ڕێکوتنامەمان بە ڕێکوتنامەیەکی ناڕەوازانی و مواردەکەی ئەوەندەی بە ئێمە ڕاگەیاندراوە جێبەجێ کراوە و ئەم بەرگێشی کاتۆتە پێشەوەش بە ڕەزامەندی ئێمە نەبوو بەڕاستی کەوابوو زەختی کۆماری ئیسلامی بووە ئێمە تووشی پاشێکشێ بوون ئێمە و هێزەکانی تر تووشی پاشێکشێ بووین و لە عین حاڵشا بوو هیچ کامێکی ڕەزامەندیمان نەبوو ئێرێژ وایە ئەی فەرقەکەی لە چیدایە ئەی ئەم کاردانەوە بۆ چییە ئەی ئەم نیگەرانیانە بۆ چییە باشە کاک جەماڵ قسەکاندا پرسیار دروست دەبێت ئەگەر ئیجازە بدەیت ئێوە خۆشتان بە جوانی لێرە باستان کرد دیارە ئێمە لە کوردستانەوە لە شارەکان هاتینە سەر لە شارەکان هاتینە دەرە هاتینە سەر سنوور دوارە لە سنوور هاتینە خوارتر هەمووی ئەوانە هۆی ئەوەیە کە زەختمان لەسەر بوو دیارێ بە بەڕێزیشتان خۆتان لەو کەسانە بوون کە لەو هەیئەتەدا بوون و لە نزیکەوە هەموو ئەم دانیشتنانی ئەم ماوەیەدا کە دانیشتون و ئەو بڵین تەوافقنامەی کە لە بینی دوو دەوڵەتی ئێران و عێراقدا کراوە بۆ ئێوەیان باس کردووە ئەم هەموو پاشەکشەیە بۆ ئێمە نەبوو بە ئەزمون خۆتان باستان کرد هەتا ئێرە هاتوین دووبارەش لێرە ئێمە دەبێ شوۆنەکە جێبێڵین باشە ڕێگایەکی تر نەبوو ئالتەرناتیڤێکی تر نەبوو ئجازم بدە بەر لەوە ئەو قسە پێشم تاواکەم چونکە نوکتێکی تێدایە کە بە بڕوای من مهم ئەو پرسیارە کە بۆچی ئەم جارە وابوو دلیلەکەی ئەوە بوو کە ئەم جارە جێبەجێکاری ئەم پاشەکشەیە حکوومەتی هەرێمی کوردستان بوو حکوومەتێکە چاوەڕوانی لێ نەدەکرا ئینتزاری لێ دەڕۆشت چ لە ڕۆژهەڵاتی کوردستانە چ لە باشووری کوردستانە و چ لەلایەن ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانی ئەوەمان نەبوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا بچێتە بواری جێبەجێکردنی بڕیارێکی ناڕەواوە ئەمە تەفاوتەکەی لێرەدایە ئەو نیگەرانیە لێرەدایە و بە تایبەت نیگەرانیەکە کاتێک بەرجەسە دەبێتەوە کە هێشتا سنووری جێبەجێکردنی ئەو ڕێکەوتن ئەمنیانە هێشتا بە تەواوی ڕوون نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرنجام سنووری لەکوێدایە لەکوێ ڕادەوەستێ بەرامبەر بەم وەزعیەتە بەرامبەر بەم داگیرکاریە بەرامبەر بەم زەخت و بەم فشارانە کە دێتە سەر هێزەکان ئەمە تەفاوتەکەیەتی یعنی تەفاوتەکەی لەوەدایە کە ئێستا ئەگەر ئەوانی پێش و زەختی کۆماری ئیسلامی بوو بەنابەدڵی خۆمان بوو ئەمەیان زۆرتر ئەوە بەرجەستەی کردوتەوە کە لەلایەن جێبەجێکردنەکەی لەلایەن دەسەڵاتێک بوو کە ئەو ئینتزار و چاوەڕوانی لێ نەدەڕۆژ واواکە کوتم هێشتا سنوورەکەیشی بە تەواوی دیار نییە بەڵام ڕێگەی تر بوو جوابی ئەو پرسیارت بدەمەوە کاگەمی ئێمە پێمان وایە ڕێگەیەکی تریش بوو ڕێگەیەکی تر بوو بەڵام لە ڕاستیدا بەل لەوەی کە باسی ئەو کەم ڕێگەکان چ بوون بۆ هەر ڕێگەیەک ئیرادەیەک پێویستە بەڵام بەداخەوە زۆر بەداخ و بە نیگەرانی و باسی دەکەم ئەو ئیرادەیە کە بتوانێت بەرامبەر بەو زەخت و گوشارانە سنوورێک دیاری بکات زۆر زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان بەدی ناکرێت زۆر کەس بووەتەوە ئەمە جێ نیگەرانیکە ئالێرەدایە جاوە دەلایلیشی هەیە پێت باش و دای باسیەکە لە ڕاستی ئەم قسانەی کە کردت من هەر لە سەرەتادا باسشم کرد ئەلبەت کاک جەماڵ ئەم بەرنامەیە ڕاستەوخۆیە دانرا بۆ خودی بینەران کە بتوانن ڕاستەوخۆ لەگەڵمان بن ئەگەر ڕاو بۆ چوونێکیان بە پرسیارێکیشان بێ ئەمە لێرە لەگەڵ میانی بەڕێز بیخینە بەرباس و منیش بە داواکاری خودی ئەم ئازیزانی کەم چەند ڕۆژە لە پەیوەندیدا بوون پێم باش بوو دانێک لە هاوڕانی ڕێبەری بێتێرم پرسیاران لە ڕاستیان باسێکە کردت یەکی لە پرسیارەکانی بینەر ئەمەیە دەڵێ باس لەوە دەکرێت کە هێزە سیاسیەکان دەبوو پێشتر ئەم دووخیان هەڵ ینی هەڵسەکان ینی لە ڕاستیان قسەی خۆتە ینی وایە بەرچاوی شام گرتەوە ڕێشتنی تریان بۆ خۆیان دیاری کرایە باش بۆ ئێوە بە گوێرەی پێویست خۆتان بۆ ئەم ئاڵوگۆڕە ئەوە پرسیارێکە زۆر جار ئەو پرسیارە دەکرێت پێم خۆشە کاک ئەمیر مەجالم بدەی زۆر تۆزە مفەسەل لەسەر ئەو مەسئلەیە وەڵام مەجال دەدەم بەڵام یەکشت بڵێم ئەویش ئەوەی کە من باسی کەسبوونی ئیرادەم لە هەرێمی کوردستان ناکرد بە بزانین بۆ وایە بزانین چۆنە ئەو فشارانەی کۆماری ئیسلامی تازە نییە
هە لەسەر سنوورەوە بگرات دوایی کە ئمە هاتیینە دۆڵی جافایەتی دوایی هاتیینە دۆڵی بۆتێ دوایی هاتیینە دەوروبەری بەرزەنجە و باساک و چنارە و هەموو ئەو شوێنانە ئەو فشارانە بوو بەڵام ئەو کات ئۆردوگاکانی موشکباران کرد هەر ئەم ئۆردوگای کە ئێستا زاربێزە ئەوەی موشکباران کرد ئۆردوگاکانی تری هەوە ناوچە سنوورەکانی بردومان دەکرد لە ساڵەکانی 90دا نزیک بە ئەگەر هەڵم نەکرد بێت پتر لە 300 ئەندام و کادر و پێشمەرگەی کۆمەڵۆ لایەنەکانی تر هەل لەم هەرێمی کوردستانە لە هەولێر لە سلێمانی ترۆر کران بە دەستوڕێستەکانی کۆماری ئیسلامیەوە ڕاستش هەر ئیدامەی هەیە بەڵام ئەو کات ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزتر بوو لە ئێستا و دەیزانی و دەیتوانی بەر بە مانۆڕی وڵاتانی داگیرکرد بگرێتەوە و ئیجازە نەدات بۆ سنوورێکیان بۆ دابنێت بەڵام پێ بە پێوە ئاڵوگۆڕ هاتە پێشەوە وەزێتەکە گۆڕا بەداخەوە مشکلاتێک لە هەرێمی کوردستان هاتە پێشەوە ئەی کاشوانە دەبوو ئێمە ئارزومەند بوون بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی ئەو دۆخە نەبێت هەرێمی کوردستان بەهێز بێت هەرێمی کوردستان ئیرادەیەکی قەوی ببێت بۆ ئەوەی کە بتوانێت دموکراسی لە هەرێمی کوردستانە ژیانێکی بەختەوەرانە بۆ هەرێمی کوردستان دیاری بکات و بتوانێت ئاوات و ئارزوەکانی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکات بەڵام بەداخەوە ئێتە بەهۆی مجموعەی ڕووداوێک کە هاتە پێشەوە من واردی ناوەڕۆکەکەی ناکەم ئەم ئیرادەیە وردە کەس بۆ دلیلەکەی شۆ و دووبەرەکی و چەندبەرەکی کەوتە ناو هێزە دەسەڵاتدارەکانی لە هەرێمی کوردستان و ئەم چەندبەرەکیە و ئەم جیاوازیە کە هاتە پێشەوە دیسانەوە زۆر بەداخەوە مەجای ڕەخسا بۆ ئەوەی کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان بتوانن مانۆڕی تێدا بدەن هەرچەنە ئەم ئیرادەیە زەعیفتر بێت ئەنیگرانیکە ئەوەیە هەرچەنە ئەم ئیرادەیە زەعیفتر بێت ئیمکانی مانۆڕی ئەوان زۆرتر دەبێت مەسئلەکە ئالێرەدا بەنابەرین ڕێگای تریش بوو وەکو ئەو ساڵەکانی پێشوو چۆن فشار بوو و دەمانتوانی بە گفتوگۆ بە دیالۆگ بە هاوکاری لەگەڵ یەکتر بتوانین ئەو هینانە ئەو فشارانە خۆنسا بکەینەوە ئێستاش ڕێگەی بوو ئێستاش ڕێگەی هەیە و ئێمە لە کۆبوونەوەکانە لەگەڵ بەڕێزانی حکوومەتی هەرێمی کوردستان بارها ئەومان باس کردووە بەڵام بەداخەوە دیارە گوشارەکان لەسەر ئەوان زۆر بوو واروا کە کوتم ئەو وەزیەتە کە لە هەرێمی کوردستانە لەم چەند ساڵی ئاخردا هاتوۆتە پێشەوە بەداخەوە مەجای زۆرتر بۆ ئەوان فراهم بڵێ کاک جەماڵ دیارە من ببوورە کە زوو چاو لە ناخۆشەکەم چون هەمزەمان دیارە پرسیاریش دێوە منی ئەولویەتم ئەم پرسیارانی کە ئێستا بە میران ڕاستەوخۆ لەگەڵمانن دیارە من حتمما لە ڕاستیان پرسیارانی کە هاتووە حتمما خاڵ بە خاڵ دەچینە پێشێ بەڵام یەکێک لەم شتانی کە زۆر باز دەکرێت کاک جەماڵ دیارە لە هەموو ڕاگەیاندنەکانماندا و لە زمانی هەموو هاوڕێیانمان کە لە بەشی ڕێبەریدان و حتا بەڕێزیشتان ئێمە زۆر جار باسمان لە مێژوویەکی هاوبەش لەگەڵ باشوور پەیوەندێکی قوڵی کۆمەڵایەتی کردووە ینی هەمیشە زۆر جار کە مەسەڵەن نیگەرانی ئەو بوون کە ئێمە وەکو مجاهدینی خەڵکمان لێ بەسەر نیە هەمیشە لە ڕاگەیاندنەکاندا جیاوازی ئێمە لەگەڵ ئەمان دەهاتە ڕوو بەڵام بۆچی ئێستا ئەم وەزە ئاوا پێشات ئایا بە خەوری بۆ خۆت دەڵێ ئەسەن چاوەڕوان کراو بوو ئەسەن خۆشتانە تانزانی کە ئاوا دەبێت یا لەسەر ئامە چون زۆر جاری ئەم جیلەی کە ئێستاش لەگەڵ بەسەر دەسەڵاتن لەگەڵ ئەو جیلەی کە ئێوە پێشتر پەیوەندێکی قوڵی کۆمەڵایەتیتان بووە ئەمەش جیاوازی هەیە ناڕاستە کاک ئەمەیان ئەوە بڵێم کە بزوتنەوەی کوردستان شۆڕەشێرانی کوردستان لە هەر چوار پارچەکەی ڕاستە تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هاوپشتی یەکتر بە تایبەت ئەوەی کە لێرە بەرچاوە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانە بەهۆیەوە کە مەرزی مشتریکیان هەیە مەرزی دەستکردی ئەڵبەتە مشتریکیان هەیە بەیەکەوە زۆر تێکەڵاوی هەیە و زۆر جار لە ماوەی ئەم چەند ساڵەدا چ لە دەورانی بەعستا بە دوایەوە دەورانی تر و هەروەها زۆر ماوەی تر لە زۆر بواری کردەوە و لە زۆر مەورددا هاتوون بەهانای یەکترەوە
وتەبیعەتەن ئەوە کارگەری لەسەر هێزە سیاسەکانیش داناوە و ئەوە پەیوەندیکی لە نێو هێزە سیاسەکانە پێکێناوە و ارتباط و پەیوەندی ئەوانە شتێکی لە مێژینەیە. ئێوە دەزانن ئەوڵین پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ پێشمەرگەکانی ببورن لەگەڵ پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئالۆ ئاوایی ماوەتە بە دەرگیری لەگەڵ بەعس گیانی خۆی بەخت کرد کارخانەی معینی و زۆر مەواردی تر بووە کە ئەم هێزانە هاوکاری یەکتریان کردو و پەیوەندی و ارتباطیان بۆ بەیەکەوە. هەر ئەو پێشتر هاوڕێ ئامینی کاکەباوە باسی دۆڵی بۆتەی کرد. دۆڵی بۆتێ ئێمە کیمیاباران کراین، ئێستاش هاوڕانی گیانبەخ کردومان لەوێن بۆچی بۆم کیمیابارانکە کۆماری حکوومەتی باس زەختی لەسەر ئێمە کردبوو کە دەبێت شوێنی خۆتان بگوێزنەوە لە شوێنی ئازادکراوەکان بێنەوە بۆ شوێنی تاحتی سەیتەرەی عێراق. ئێمە قبولمان نەکرد، نەمانەوێت پەیوەند و ارتباطمان لەگەڵ خەڵکی کوردستانی عێراق و هەروەها هێزە سیاسەکانی بپچڕێت. ئەم ارتباتە و ئەم هاوکاریکردنە لەگەڵەوان بۆمبارانیان کردین، کیمیابارانیان کردنی لەو شوێن. مەبەست مەبڵێت مێژوویکی هاوبەشمان هەیە، چارەنووسێکی هاوبەشمان هەیە و ئەمە خوێن تێکەڵاو بووە. بۆیە لە ئەوڵی قسەکان ماکتم ئەوەی کە نیگەرانی دووزگە چاوەڕوان نەدەکرا و ئینتزار دەڕۆشت کە حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوخۆیدا سنوورێکی دیاریکراوی بە ئێستاش ئەو ئینتزارە دەڕوات. چونکە عرضم کردی ئەو مشکلاتە کە لێرە هاتوۆتە پێشەوە ئەو نیگەرانیە دروستەکات کە ممکنە جمهوری ئیسلامی خۆبۆڕان ڕانەوەستێت. ئەو دژمنە و بە قۆڵێک دانێ لە هاوڕیان دەگوت گلەیشی لێ ناکرێت هەموو کارەکەکات بەستە بۆیە چەنە مەیدانی هەیە. لە بەنابەرین ئەمە لێرەدایە کە بۆ ئێمە و بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی باشوور و هەموو ئینسانێکی ئازادی خواست کە بیل لەم قەزیە دەکاتەوە دەڵێ بالاخره ئەم حکوومەتە لێرە صاحب ئیرادەیەکە ئەتوانێت سنوورێکدانێ بۆ ئەو کارانە بەلەبەر چاوگرتنی ئەو مێژووە ئەو هاوچارە نووسیەکە هەیە ئەو پەیوەند و ارتباطیانەکە هەیە ئەو ئینتزاراتە ئینتزارێکی واقعین لە حکوومەتی هەرێم. ئەوەی کە مەسەلەن دەوترێت ئێمە لە مەرزەکان نەبین، هاتوچووی مەرزەکان نەکەین، هەڕەشەی ئەمنین و نظامی نەبین بۆ سەر حکوومەتی ئیسلامی بۆ دەمێکە جێبەجێ کراوە. بەڵام ئەوەی کە هێزەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان لەکوێ دەبن، چۆن دەبن، چۆن پەیوەندی دەگرن، ئەمە ئەمە ئیشی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە دیسان دەڵێمەوە ئەو وەزعیەتە کە لە هەرێمی کوردستانە هاتوۆتە پێشەوە ئەو ئیرادەی هێندە کرد بووە کە تەنانەت کۆماری ئیسلامی ئیجازە بە خۆیە داد بێتە ئێرە دیاری بکات ئەم هێز بچێتە کوێ ئەو هێز بچێتە کوێ چۆن پەیوەندی بکرن چۆن پەیوەندی نەگرن. من نیگەرانیەکە و ئەمە وەختارێکیان ئەو گواستنەوە ئەو دەنگدانەوەی بوو ئەو نیگەرانی دروست کرد ئەلێرەوە سەرچاوە دەگرێت کە بابە ئینتزار ئەوە بوو لە ئێوە و ئینتزاریش ئێستا هەیە و ڕێگایش هەیە. ڕێگاکەش ئێمە چەند جار باسمان کردووە هەر بەڕاحەتی ئەگەر سنووری هەبا و ئیرادەیەک هەبا بۆ ڕاگررتنی ئەو سنوورە خۆ ئێمە باسمان کە هەر لە شوێنانە هێندەماینەوە مەترسیکی جمهوری ئیسلامیش چاک دەزانێت ئەم هێزانە کە لێرە مەترسیکی نظامی بۆ سەر ئەو نین، مەترسیکی ئەمنی بۆ سەر ئەو نین. مشکلە ئەگەر پێت باش و باسی ئەوەش دەکەین مەترسیەکە لە شوێنێکی ترەوەیە ئیدامەی هەمان سەرکوتگەریە کە لە ناو خۆ دەیکات و دەوێت شۆڕی کاتە بۆی کە خەڵکی پێ بترسێنێت خەڵکی پێ ناومێتکات. بەنابەرین دەبوو ئەمە ئیشی ناوخۆی حکوومەتی هەرێمە ئەم هێزانە لەکوێ دەبن، چۆن دەبن، چۆن فعالیت دەکەن و چۆن پەیوەندیان لەگەڵ دەگیرێت ناگیرێت دەگیرێت ڕادەی کاروباریان چۆنە ئەوەی کە مربوط بە حکوومەتی ئێرانە و لەی نەگرا ئەوە تەمین کراوە. هێزەکان لە فعالیەتی نظامیان وەلا ناوە ئەوەش بۆ خۆی داستانێکە مەرز نەماونەتەوە دیاردەی چەکداری نەماوە هیچ کام لەوانە کە ئەتوانێت دەوڵەتێک ئیدعا بکە هەموویانە جواب دراوەتەوە. ئەوەی کە نیگەرانی حکوومەتی کۆماری ئیسلامیە ئەوانە نی ئەوانش ئەوە چاک دەزانن هاتوون دیویانەوە بەڕەسییان کردو و فیلمیان گرتووە ئەکسیان گرتووە و ئەوە ڕۆژانش باسی دەکەنوانە. مشکلەکەی کۆماری ئیسلامی ئەوە نظامی نییە، مشکلەکەی سیاسیە و سیاسیان نەتەنیا دژی ئێمە
ڕاستەوخۆ دیارە دژی ئێمە بەڵام لە هەمان کاتە تێکشکاندن و بە شێواندنی ئەو مێژوو هاوبەشەیە ئەو چارەنووسی هاوبەشەیە ئەو پەیوەند و ئێرتباتەیە و چاواشکردنی ئەو مێژووە و لە هەمان کاتدا کاک ئەمیر ئەمە نوکتێکی مهمە کە ئێمە بارها و بەرها لەگەڵ بە ڕێزانی حکوومەتی هەرێم لە ستوحی مختلفە باسمان کردو ڕاستە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەیە دژایەتەکەی لەگەڵ ئێمە بیانوەکەی بۆ ئێمەیە هەروەها دەوڵەتی تورکیەش لەولاوە ئەوە دەکات بەڵام لە ئەسڵا تێکشکانی سومعی ئێوە نیشاندانی ئەوەی کە ئێوە ئیرادەتان نییە نیشاندانی ئەوەی کە کز و لاوازن نیشانەوەی کە بڕیار بە خۆتان نییە و بەم جۆرە خەڵک ناڕازی بکات لە ئێوە ئەمە تێکدانی سومعی ئێوە و تۆزە ئەولاتریش بڕۆین بەو کارانە کە ئێستا دەوڵەتی تورکیە دەیکات دەوڵەتی ئێران دەیکات دەوڵەتی ناوەندی عێراق بە جۆرێکی تر دەیکات ئەمانە هەمووی بە ئێمە دەڵێ ئەمانە پلانێکی هاوڕاستە بەرژەوەندیان جیاوازە بەڵام پلانێکی هاوبەشە بۆ ئەوەی کە پرسی کورد دا ببەرکێنەوە ئەگەر سەردەمێک لە شرایەتێکی تردا دوای شەڕی خەلیج پێیان تەحمیل بوو هاوسەنگی هێزەکان وا بوو پێیان تەحمیل ئێستا کاتێکی کە قەرەبووی بکەنەوە و بە بەرژەوەندی جیاواز بەڵام دۆزی پرسی مەسئلەی کورد دا بمەرکێنەوە و کزی بکەن ئێمە ئەمانە دەزانین و ئەمە کاری کۆماری ئیسلامیە ئەوە کە ئەرزم کردی بڵێ ڕێگا بوو و دەمانتوانی بە شەرتێکیان ئەرزم کرد ئەو ئیرادە هەبات کە وەکو جارانی حکوومەتی هەرێمی کوردستان بیتوانی باە سنووردار بکات دەستێوەردانی دەوڵەتانی داگیرکرد ڕێگا هەبوو ڕێگا زۆر ئاسانی بوو ئەو بەشەش کە مەربوط بەوە بۆ ئەوە تەمین بوو بۆ مشکلێک نەبوو. باش کاک جەماڵ ئێمە پرسیارمان لێەوە هێنا کە ئێمە لە زۆر ڕاگەاندندا باسی مێژووی هاوبەش و مێژووی چارەنووسی هاوبەشمان کرد هێوە ئێستاش کە خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەم کەسانی کە ئێستا لەسەر دەسەڵاتن لە باشوور دەکرێت ئێمە وای دانین دیارە هەرو جۆرێکە بۆ خۆتان لە دانیشتەکاندا لەوە هەیەتە بوون باسییان زۆر لە زەخت و بشارێکی زۆر کردووە کە چ لە حکوومەتی مرکزی زەخت و بشاریان لەسرەت چوو لە خودی هەرێمی کوردستان بڵێن بن لە ڕووی ناچاریەوە لە ڕووی ئەو زەخت و بشارانەوە ناچار بوون ئەم بڕیارە بەرنەپێشێ باشە ئێمە گە باس لە مێژووی هاوبەش مێژووی چارەنووسی هاوبەش دەکەین بۆچی ئێمە لە دوای ئەم ڕووداوە نەمانتوانی ناڕزایەتێکی بەرینی کۆمەڵایەتی دەش بە ئەم بڕیارەی دەسەڵاتی ئێستا لە باشوور وەرگین دیارەخۆ دیمانە کەسانێکی ڕۆشنبیر هونەرمەند لەم ڕۆژانەدا هەموو ئەمان ڕات کردوێتەوە محکومیان کردووە بەڵام بۆچی نەمانتوانیوە هاوخەمی و هاوپشتێکی بەرین لەگەڵ ئەم خەڵکی باشوورە پێ بێت. کاک ئەمیرگیان جارە پێشتر ئەوە بڵم پرسیارێکمان تۆ کردت من پرسیار هاتە پێشەوە لە بێمان چوو کە ئێمە ئەو بارودۆخمان لێکەداوە و چمان کردو بۆ ئامادەکاری و بۆ ئەومان لێک نەداوەتەوە بۆ زووتر لە فکریان نەبووین و ئەو بارودۆخە لێک بدەین و ئەوانە ئەوە لە بێ نەچێت ڕاستەکەی ئەوەی کە فشارە و گوشارە لەسەر حکوومەتی هەرێم و ئێمە تازەگینی لە مێش ساڵە باسیشم کرد هەیە و بەڵام هەمووی بە درایەت و بە لێک تێگەشتن و بە لێکدانەوەی دروست و بە ئیرادەیەکی کە پشت ئەستور بوو بۆ بزوتنەوەیە و ئەو هاو چارەنووسی و هاوخەباتی و ئەو هاو مێژووی مشتەرەکە ئەوانە خونسا دەکرانەوە و جوابی پێدراوە. من ئەوە بڵم کە ئێمە بە دەرەجەی ناڕازی بوون لە بگواستنەوە بە دەرەجەی گلەیمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێمان وا بوو دەکرا بە شێوەیەکی تر ببینە پێشەوە کە باسیشمان کرد بەداخەوە نەکراو و ئەوش دەلیلەکەیشمان باس کرد کە بۆچی وەزعەتی خۆیان و بەداخەوە وەزعەتی شرایطێک هاتوۆتە بەرەو ئەوەش ئیشارە پێ بکەم کە ئێمە بە هەموو جیاوازیەکانمانەوە ئارزوومان دەکرد هەرێمی کوردستان هەرێمیی قوی بووە دەسەڵاتی قوی بووە بە ئیرادە بووە ئێستش هەرەوە ئارزووە دەکرد ئێستش پێماوەیە ڕێگە هەیە بۆ کار و ممکنە بۆ کار بە شەرتێکیان
خوێندنەوەیکی دروستمان لە وەزیەتەکە ببێت لە بارودۆخ ببێت و ئەو گەلە کۆمەکێکە دشی خەڵکی کورد لە هەر چوار پارچەکە کراوە ئەوە خوێندنەوەیکی دروستمان ببێت بزانین هیچ حیزبێک هیچ لایەنێک تێدا سەرکەوتوو نابێت یا هەموو پێکەوە یا هیچیان تێدا سەرکەوتوو نابێت چونکە پلان و نەخشەکە زۆر ئەولاترە دژی خەڵکی کوردستان و لە هەر چوار پارچەکەی بەڵام لەو ماوەیەدا ئێمە زۆر سەرەرای گلەیەکانمان زۆر لەلایەن حکوومەتی هەرێمیشەوە زۆر یارمەتی دراوی هاوکاریمان زۆر بووە تا ئەم ئاخرانە نەبێت پەیوەندیمان و ارتباطمان زۆر بووە بەداخەوە لەم ئاخراندا ئاستەکەی زۆردا بەزیوە و بێجگەلەوە لەگەڵ خەڵکی باشووری کوردستانیش من جێگەی خۆیەتی هەر لێرەوە ئەوە بڵم کە بەڕاستی لە ماوەی ئەو چەند ساڵەدا ئێمە پەیوەندیکی فوڵمان لە هەر شوێنێک بووی لەگەڵ خەڵکی باشووری کوردستان پەیوەندیەکە نیشان لەو مێژووە ئەدات و بەڕاستیش خەڵکی باشووری کوردستان هەمیشە باوەشیان ئاوەڵا بوو بۆ ئێمە و زۆر بەڕووخۆشی زۆر بە دڵ ئاوەڵایی ئێمە بۆ لە حازەوە دەبێت جێگەی پێزانینە هەر لەم ماوەیشدا کاک ئەمیر هەر لەم ماوەیەدا کە ئەم گوشارانە هاتوۆتە پێشەوە باوەڕتان ببێت حیف مەجای ئەوە نییە بە ناو ئەوانە بێڵە باوەڕتان ببێت هەر لە سلێمانی و دەوروبەر و هەتاکو و کۆیە و دەوروبەر و حتا هەولێر و ئەوانە بە ژمارەیەکی زۆر هەر لە خەڵکی باشوور لە چالاکوانانی سیاسی لە چالاکوانانی مەدەنی لە خەڵکی کە دڵیان بۆ ئەم بزوتنەوە دو تەماسیان لەگەڵەمە کردووە و ئامادە بوون بە ڕایان گاندووە کە ئامادە هەرنەوە هاوکاری هەن و تەنانەت ئەوە لەم ئاخرانیشە کە ئەم مەسەلات و پێشەوە ئێمە دەبینین بەشێکی زۆر لە ڕووناک بیرانی هەرێمی کوردستان بەخۆشیەوە و دەنگ هاتوون دەنگیان دەربڕیوە و ناڕزایەتی خۆیان بەرامبەر بۆ گوشارانەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە جێبەجێ دەکرێت دەربڕیوە بە پێیان وا بووە کە ڕێگەی تر هەیە و ڕێگەی تر دەبوو بیرجێنە بەرەوە بەڵام ئەوەی کە بۆ ناڕزایەتی ناخرێتە ڕێگا ئێستا و ناڕزایەتیانە هەیە ئێستا ئێوە لە باشووری لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە کە لە ئەوڵی بەرنامەکەمان و شارەمان پێکرد بەڕاستی خەڵک نیگەرانە و دیارە سەرکوتگەری کۆماری ئیسلامی مەجال نادات کە خەڵک بژنە سەر شەقاو و ناڕزایەتیەکانی خۆیان دەرببڕن لێرەش خەڵک بەعام ناڕازین لەو وەزیەتەوە و لەو شرایەتەوە ئەوە کە باسم کرد بە شێوەی جۆر بەجۆر ناڕزایەتیەکان دەردەبڕن بەڵام بەداخەوە لێرە نە سەرکوتگەری بەڵام نۆعێک شرایەتێک بۆ وجود هاتووە وەزیەتێک بۆ وجود هاتووە کە هێشتا ئامادەگی ئەوەی کە خەڵک بێنە سەر شەقام و ئەوانە نییە بەڵام بەوە بۆ معنای نییە خەڵک لە دڵەوە بەعام دڵە خەڵک لە دڵەوە ناڕازی هەن بە نسبەتی ئەو وەزیەتەوە پێیان وا بوو کە دەکرێت بە جۆرێکی تر بچێتە پێشەوە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات ئەو جۆرەکە مەتەماسمان هەیە لەگەڵ هاوڕێیانمان بەشی زۆر لە دانیشتوانی هەندەران اعتراض و ناڕزایەتیان دەربڕیوە بەرامبەر بۆ مەسەلە زۆر یەک لەلایەنەکان لەلایەنی ئێرانی غەیری ئێرانی لەلایەنی کوردی بەیانیان دەرکردووە و ناڕزایەتی خۆیان بەرامبەر بە مەسەلە دەربڕیوە ئەوە نییە کە گوایە ئەم گواستنەوە شتێکی عەجایبە بۆ خۆی لە خۆیدا مەسئلەکە ئەوەیە کە یەک ئەم ڕاگواستنە بۆیە ئاوا زەقبووەتەوە کە جێبەجێکارەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەداخەوە نیگەرانی ئەوەی کە ممکنە لەوە زۆرتر بچێتە پێشەوە ئەمەیە ئەو نیگەرانیە پەرپێتاوە لاوە کە باسمان کرد زۆر ئیتفاقاتۆتە بەرەوە کۆمەڵا وەلایەنەکانی تر زۆر لە شوێن کشاونەتەوە لەوەش مهمتر بەڵام ئەمە ئەو نیگەرانیە کە درستی کردووە بڕوای من ئەو ماوەیە نیشان دراکە بە ئام خەڵک ئەوەی کە ئاگای لە مەسەلەکە هەیە مەسەلەکە تاقیب دەکات هەمووی ئەوانە بە ئێمە دەڵێت کە بە شێوەی جۆر بەجۆر ناڕزایەتی خۆیان دەربڕێەوە و تەبیعەتەن داوای ئەوەکەن وە دیسان ئینتزاری ئەوە دەکەن کە سنووردا بنرێت و ڕێگەیەکی گونجاو بدۆزرێتەوە بۆ ئەم کێشەیە ڕێگەی گونجاوی شەوە کە عەرضم کردی هەیە بەڵام پێش ئەوە ئیرادەکەی پێویستە کە ئومیدوارم ئەو ئیرادەیەش پێک بێت
و حکوومەتی هەرێمی کوردستان زاڵ بێ بەسەر ئەو مشکلاتە و بزانێت کە ئەوەی کە ئێستا خەریکە دەچێتە پێشەوە ئەوە کە باسم کرد لە عین حاڵیشە ئاخرەکەی پێ خۆیان دەگرێتەوە. زۆر باشە کاک جەماڵ، ئێمە لەوەی کە خەڵکی باشوور جۆرێکە بە خۆت بجوانی ئاماژت پێدا دیارە زۆر کەس پەیوەندی لەگەڵمان هەیە هاوخەممان بوون و هەر کارێکە ئێمە ویست بێسمان لەگەڵ لێگە هیچ هاوکاریەکدا دیارە دەرێغی ناکەن. ئەمانە بخینە ئەملا کاک جەماڵ باشە. ئێستا بوونی ئەم بەرنامێکە من لەگەڵ بەڕێزت قسە دەکەم کە بۆ خۆت بە دروستی ئاماژت پێدا نیگەرانیە. ئایا ئەم ڕێکەوتنامەیە دیارە لە بڵین کاناڵی ڕوودا و خودی هاوڕێی ئیبراهیم عەلیزادەش باسی کرد ئەو تەوافقە ئێوە ئەسڵ تا ئێستا و تەوافقنامەیەتان بینیوە تەوافقنامەکە دوای ئەوە چییە نیگەرانێکە لێرەدایە ئایا هەر بەم ڕاگەستنا تەواو دەبێت یا گوشاری زیاتر دێتە سەرڕێمە؟ بەڵێ نەخێر ئێمە ئاگدارنین یعنی بەوردی ئاگدارین لەو ڕێکوتنامەچی هەر جارۆ شتێک دێتە بەرەوە خولێکەوە بوو کە نابێت لەسەر سنوور بن چالاکی نظامیتان بێ ئێمە وەکو کۆمەڵە دەمێک ساڵە بەهۆی لێکدانەوەمان لەسەر بارودۆخی کوردستان کە پێماوا بوو ئێستا شەڕی چەکدارانە کە خەڵکی کوردستان دەورەیە گرتیانە دەستەوەەوە مقاومەتی خۆیان تا سازماندا ئێستا بەرتەسبوونەوەی ئەو بەشەی ئەو جۆرە لە مقاومەتە سەنگەرێکی تریان هەڵبژێت کۆمەڵە ئەگەر سەردەمێک لە سنگەری شەڕی چەکدارانی ئاوادان کردەوە ئێستا دەبێت سنگەری مقاومەتی جەماوەری لە ئەرسەی جۆر بەجۆر و لە بواری جۆر بەجۆردا ئاوادان بکاتەوە هەر بۆیە دەمێکە ئێمە فعالەتی نظامیمان بەو معنایە وەلانەوە بێ ئەوەی کە لە ئستراتیژی خۆمانە حەزبی بکەین. بەنابەرین بینێک ئەوە بوو کە هێزەکان نەبڵێ وایە ئەمەش قبولمان کردو قبول کرابوو بەڵام بە قۆڵێک تەحسیلی حاصل بوو لایەنەکانی تریش هەر بۆ جۆر بینەوە هاتبوو کە نابێت لەسەر سنووریش بن ئەمە دانەدانە داهاتەوە ئەمە بە تەواوی ئاگدار نەبوو دێ بەڵێ زۆر باشە ئەو لایەنانە کە هێزیان لەسەر سنوورەکان بوو هاتنەوە چوونە شوێنی کە بۆ خۆیان دیاریان کرد بینە کوترا دیاردەی چەکداریتان نەبێت و لە ئوردوگاکان کوتمان وایە و بەڵێ بەسەر چاو بۆەوەی کە دەمازانی گوشار لەسەر حکوومەتی هەرێمەوەی کە گوشارانە کەمکەینەوە ئەندێش کە پرینسیبەکانی خۆمان ئیجازە دەدا بەڵێ دیاردەی چەکداری لە کەمپانە نەمان و زۆرتر بەشی هەرە زۆری ئەو خەڵکە بوون کە لە شرایەتی ژیانیان لە ئێرانە سەخت بوو هاتبوونە ئەمدی و بۆ هەرێمی کوردستان بتوانن فعالیەتی ئازادانی سیاسی بکەن لە لای کۆمەڵە بوون و لەو ئوردوگانە نیشتەجێ بوون و خەریکی کاری ئاسایی و سیاسی و کاری ئاسایی خۆیان ئەمانە هەموو جێبەجێ کرا ئەمەی کە دەبێت بۆ گوازە دوایی دیسان مەترح بوو کە ئێستا ئەوە هاتووە دەبێت لە کەمپەکان بگوێزرێنەوە دەی ئەوە نزیک بە ساڵێکە مشتومڕی لەسەر ئێمە زۆر جار باسیەوەمان کردووە ئەوەی کە ئەگەر مەترسی ئەمنی و نظامیە ئەوە تەواوە ئەوەی کە ئوردوگاکان ئەوە خەڵکی سبیلی تایە و وەرم بۆ خۆتان تمشای کەن و بیبین و خەریکی کاری ژیانی عادی و معمولی خۆیان و فعالیەتی ڕۆژانەی خۆیان دەبەنە پێشەوە تەنانەت بەوەشی چناکەن دێ زۆر باشە با UN و با حکوومەتی هەرێم ئاسایش بنێرێت و چاوەدێریشیان بکەن بەڵام فەرقی چییە لەوەی کە ئێمە لەم دۆڵە دەبەنە ئەو دۆڵەی تر فەرقی چییە یعنی ئەو هەموو زەحمەت و عەزیەت و ئەو کاردانەوە گەورەی بەدواوە بێت و ئەو هەموو گوشارە دروست بکات و ئەو هەمووە نیگەرانیە دروست کات و چییە فەرقی چییە ئەم دۆڵ تا ئەو دڵ 40 کیلومتر بە قۆڵی تۆ لە باست کرد فاصلەیان هەیە ئەمانە بێکەوە فەرقیان چییە فەرقەکەی بە لەحازی ئەمەلیەوە فەرقێکی نییە ئێمە ئەوەمان زۆر جار لە کۆبوونەوەکاندا تەنانەت لەگەڵ هەیئەتی عێراقیش مەترح کرد بەڵام جوابێکی ڕۆشنیان نەبوو مەسئلەکە چییە یعنی جوابەکە ڕۆشنە بەڵام نانویست باسیکەن ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بە کشانەوەی ئەم هێزانە لەسەر لە زەربێزبۆڵاوە دەیەوێت بیکاتە دەستکەوت بۆ خۆی دەیهەوێت بەم جۆرە دڵسەردی و ناوئومیدی لە نێو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە پەربن ئەوە نییە چەکم کردن ئەوە ڕامگواسن بردومە کەمپێک دەبێت بێ ئیجازە بێنە دەرەوە دەبێت ئەو شتانە کە لە تەبلیغاتی خۆیان باسی دەکەن
دەیهوێش بەم گواستنەوە شکست ینی باری بزوتنەوەی کوردستان بکەن. تەواوی قسەکەی ئێمە ئەوە بوو کە ئێمە دەمانتوانی ڕێگایش هەبوو کە بەر بەمە بگرین و ئەم مەجالە بە کۆماری ئیسلامی نەدەین ئەوە بکات. ئێستاش ڕێگا هەیە، بۆ دوایش قسەی لێ دەکەین. ئێستاش ڕێگا هەیە کە کۆماری ئیسلامی بە خیاڵی خۆی ئەوە دەکات، بەڵام زۆر دیاردە هەن و زۆر نمونە هەن و زۆر ڕێگا هەیە و زۆر تەجروبە هەیە کە نیشانەدا کە ئەمە ڕاستە ناخۆشە، چونکە جێبەجێکارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ویلا لە ئەسڵا لەگەڵەوەی تە فەرقێکی ئەساسی نەبوو کاک. ئەو وەختانێش ئێمە بە نابەدڵی هاتیینە دواوە، ئەوختانیش بە زەخت هاتیینە دواوە، هیچ کام لەوانە نەبوویتە هۆی شکستی بزوتنەوەی کوردستان. لەکوێ بۆتە شکست؟ کۆماری ئیسلامی نێوی شکستی لێدەنێت، بەڵام بزوتنەوەی کوردستان تەنانەت بۆ ئاگاداری هەمومان دەزانینەوە، تۆ دەزانی و بینەرانی ئێمەش دەزانن، حتا تەنانەت بەوەی کە هێزەکان کشانەدەوە ئەرسەی مەبارزەی تودەی و جەماوەری لە بزوتنەوەی کوردستانە گەشەی سند مانگرتنەکان. کاک ئەمیرگیان، چەخماخی بزوتنەوەی ژینە ئەو بزوتنەوەیە کە لەسەر لە کوردستانەوە دەستی پێکرد، ئێرانی داگیر کرد، حکوومەتی ئیسلامی هێنا لەرزا بوو بە جیهانی و ئێستاش ئاسەوارەکەی دەبینین و ئێستاش تەسیراتەکەی دەبینین و ئێستاش دەبینین پاش 2 ساڵ جمهوری ئیسلامی نیگەرانە لەوەی کە دیسانەوە سەرهەڵدانێک سەر بداتەوە. هەموو ئەو ئاڵو گۆڕانە لە کۆماری ئیسلامیدا مۆری بزوتنەوەی ژینە پێ ئەپەوانە لە زەرگرس و کۆیە خۆ لێ نەدرا. تا ئێستا ئەگەر زەرگوێز چۆڵکرا کۆیە چۆڵکرا بزوتنەوەی شۆڕشگرانیش تەواو. ئەمانە لە سەقز لێدرا، لە سنە لێدرا، لە مەهابات و بۆکان و سەردەشت و بانە و مەریوان لێدرا. ئەفە ئەو حرەکەتە جەماوەریانە ڕاستە هەرکەم لەم هێزانە کەم تا زۆر بەش بە حاڵی خۆیان تەئسیر و کاریگەریان لەسەر ئەو وەزیەتە هەیە. و بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەوەی کە ئێستا کۆماری ئیسلامی پێ وایە چەند سەد کەسی لەم دۆڵە هەر بردوێتی ئەو دۆڵە ئەوە بەسەرکەوتن دەزانێت، ئەمە بۆ ئێمەمانان بە تایبەت لەوەی کە هێشتا تەواوی بەندەکانمان لێدانەوە نیگەرانی ئەوەیکن کە حکوومەتی هەرێم سنوورێکی نەبێت ممکنە نیگەرانی دروستکە، بەڵام لەسەر بزوتنەوەکە بە تۆری واقعی و بە تۆری عینی ناتوانێت بە شکست حەسەب بێت. ئەگەر ئەمە شکستە دەبوو شکستی زۆرتر ئەو خاتە بێت کە ئێمە سنەمان بەجێشت، مەریوان و مەهابەتمان بەجێشت، دەبێت لەوە شکستی زۆرتر بێ ئەو کاتەکە ناوچەکانمان بەدەشت و کوردستانی ڕۆژهەڵاتمان بەجێشن و هاتین دەدەوە ئەوە شکست بێ. ئێ بۆ شکست نەبوو. ئەی ئێستا چۆن زەرگوێز بەجێ دێڵێن و یا ئەو شوێنێتر بەجێ دێڵێن و دەچینەوە ئەو بە شکست حەسەب بێت؟ بە چ معنای؟ وەزیەتێک ئەوەیە کە بزوتنەوەی کوردستان ڕاستە ئەم هێزانە کاریگەری خۆیان هەیە کەم تا زۆر، بەڵام بزوتنەوەی کە ئەمە فقط سمبولێکە، شناسنامەیەکە، ئەمە فقط ناسنامەیەکە. بزوتنەوەکە لە نێو خۆی کۆمەلگای کوردستانە هەیە. بزوتنەوەکە لە بزوتنەوەی کرێکاران، لە بزوتنەوەی مامۆستایان، لە بزوتنەوەی ژنان، لە بزوتنەوەی ژینگە پارێزان، لە بزوتنەوەی ئەدیبان، لە بزوتنەوەی نووسەران، شاعران، هونەرمەندانە هەیە و ئەمە لە ناخی کۆمەلگادایە. تەنانەت تۆ ئەگەر بتانی تەواوی ئەم هێزانش پاکەیتەوە چ دەکەیتەوە بزوتنەوە؟ ئەو بزوتنەوەی هەواکە نیشانی داوە هەموو جارێک دوای ئەو شتانە هەڵساوەتەوە، ئێستش هەڵدەسێت هەڵساوەت. دیارە لە کۆکراوی ئەو پرسیارانی کە بینەر نردیت هیچیان باسییان لەوە نەکردووە کە ئەمە بە شکستا بندرێت، یارە جۆرێک خۆت بخۆت بە دروستی ئاماژت پێدا. کۆماری ئیسلامی ناوی شکستی دەوێت لێبێنێ. ئێستاش کە لەبەر دەسمە دوودانە لە بینەران مثلەن یەکیان نووسیوێتی دیارە هاورانی بەشی ڕێبەری کۆمەڵە زۆر خۆشباوە بوون بە یەکێتی و پێشبینی ئەم ڕۆژانیان نەدەکرد. ئێستا قسەکە جێی نیگەرانی، ینی ئەم خەڵکە نیگەرانە، ئەوانش ئەزانن ئێمەش ئەزانی وە خۆشت بە دروستی ئاماژەت پێدا بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستان، بزوتنەوەی ژینە شکستی نەهێناوە، هەرو جۆرێک کە بۆ خۆشت کرد زیاتر گەشەی کردووە. جمهوری ئیسلامی دەیەوێت بەم کارە بە ناوی شکست بێنێت، بەڵام ئێستا باسەکە جێی نیگەرانی. نیگەرانەکان کەچی؟ ئەوەی کە دواتر پێم وتی پرسیارەکە پلانی بعدی دواتر ئەوە چی؟ مثلەن یەکێ لە پرسیارەکان دەڵێ دەنگۆی ڕادستکردنەوەی ئەندامانی ئەم حیزبانە هەیە و ڕاشکاوانە ڕژیم باسی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بابەتە ڕێبەری کۆمەڵە چی دەکات؟ یا یەکێ لە پرسیارەکانی کە نیگەرانن
لە تیرۆر ڕادەستکردن یا هەر بە ڕۆژانە دەبینین ئێرانیش و ڕژیمی سوپای داگیرکەری تورکی و سوپای کۆمار ئێرانیش مەسەڵەن بڵین ڕۆژانە دەبینین بە درۆن بە موشک خۆتان دەبینین تیرۆر دەکات. ئێستا نیگەرانیەکان ئەوەن هەیە لانی بەعلەکەی دەزانن بۆچی ئەسەنی ئەم ڕۆژانەتان پێشبینی دەکرد. ئەگەر لەمە بەرچی بە جزئیاتەوە دیارە هەر هێزێکی سیاسی دەبێت چەند هەنگاوڵاوتری خۆی ببینێت و سەردەمەکەش گۆڕاوە دەبێت چەند هەنگاو ئۆلاتری خۆی ببینێت نەقشەی بۆ هەبێ پلانی بۆ هەبێ و بتوانێت خۆی بۆ ئامادە بکەن. ئەوە ڕۆشنە کاک ئەمیریان ئێمە پاش چەند ساڵ من ئێستا کۆنگرەکەم لەبیر نایە بەڕاستی بەڵام زۆر لە مێش ساڵە ئێمە لێکدانەوەمان بوو لە سەنەدێکە بە ناوی استراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستانە زۆر بە ڕۆشنی و بە ئاشکرا باسی ئەومان کردەوە کتومانە هەرێمی کوردستان ئیتر پشتی جبهەی ئێمەنی ئەوە یانی چی؟ ئەوە لە ئەسەر لێکدانەوەیەک هاتوۆتە پێشەوە. ئێمە هەرێمی کوردستان بە پشتی جبهەی خۆمان نازانین یانی یەک ئێمە بەپێ ئەو لێکدانەوە کە ئەمانە مبارزەی مەسەلحانە ئێستا پێم هەوایە دەورەکەی گۆڕاوە بە مبارزەی جەماوەری و ئەوان و ئێستا دەبێت خۆمان ئامادەکەین بۆ دەوریکی تر بۆ شرایەتێکی تر بۆ وەزەتێکی تر. من قسەکەم ئەوەیە بۆیە ئەو باسی ئەوم کرد کە نابێت ئیجازە بدەین کۆماری ئیسلامی لەو وتارەدا کە دەیهەوێت زاڵی بکات بەدەست بێت. زۆر جار بیستوم و خوێندومەتەوە ئەوە ئێمە متەوەهم بووین، ئێمە خۆشباوەڕ بووین، ئێمە دەبوو هەر ئەو وەختەی فکرمان کردباوە، هەر دەبوو ئەم ڕۆژەمان پێشبینی کردباوە، هەر ڕۆژەوە دەبوو پلانمان هەبا ئەومان کردن. من پرسیارەکەم ئەوەیە لەو بەڕێزان دەبوو چ بکەین؟ دەبوو چ بکەین؟ ینی بە تۆری مشەخەس دوو ڕێگا هەبوو، دەبوو دوو کار بکەین. یەکێکیان ئەوەی کە ئێمە ئەم وەزەتەمان لێک داباوە کە وەتیشم زۆر لە مێژە لێکمان داوەتەوە، دەبوو ئەم وەزەتە لێک بدەینەوە بڵێن کەوا بوو ئێمە دوو ڕێگامان یا ڕێگەی شاخ کە ڕێگەی شاخت هەڵبژارد معنایەوەیە کە تۆ دەبێت مبارزە چەکداری ئەوە دەست پێ بکەیت و بەوە بچیتە پێشەوە و ئەوە معنایەوەی کە تۆ پشتی جبهەت هەبێت. پشتی جبهەت نەبێت ماوەیەکی دوورودرێژ خۆت ناتوانانی ڕابگریت. هیچ بزوتنەوەیکی چەکداری تا ئەو جەیەکە من ئاگادارم هیچ بزوتنەوەیکی چەکداری نەک بزوتنەوەیکی جەماوەری، بزوتنەوەیکی چەکداری بێ پشتی جبهە نەیتوانی و ماوەیەکی زۆر خۆی ڕابگرێت. زۆر باشە ئەوەیە من ڕێگەی شاخمان هەڵبژێت. پشتی جبهەمان کوێیە؟ ئەمان هەموو قسەی لێکراوە. پشتی جبهەی ئێمە کوێیە بۆ ئەوەی کە بتوانین لەو شاخە بمێنینەوە ئیدامە پێ بدەین پەرە بستێنین فلان فلان بکەین با تۆجە بۆش کە دەزانین کە مبارزەی مەسەلحانە ئەگەر سەردەمێ سەنگەر بوو ئێستا سەنگەر نییە. ئەگەر سەردەمێک خەڵک بە لێشاو ڕوویان دەکردە مبارزەی مەسەلحانە ئێستا بە ڕێشاو ڕوو دەکەنە مبارزەی جەماوەری و سازماندان و تەشەکولدانی خۆیان و بەهێزکردنی خۆیان بۆ گەیشتن بە ئەوات و ئاردەکانی. بە لە بەرچاوگرتنی ئەوە ئێمە دەبوو پشتی جبهەمان کوێ بێت. وانە ئەوانە لێک نەدرابێتەوە قسەی لێ نەکراوە. ئەم ڕێگەی دووەم چییە؟ ڕێگەی دووەم ئەوە بوو کە ئێمە لێکی بدەینەوە ئەوە بۆیە دەڵم زۆر جار خوێندومەتەوە کە دەڵێن لێکی بدەینەوە و ئەم وەزعیەتە ببینین تەوەهممان نەبێ خۆشباوەڕی نەبێن کوردستان بەجێ بێڵی. من دەڵم کاکە ئەمیر ئەگەر ئێمە ئەو لێکدانەوەمان ببووە بوش لە نێوماندا لە نوێشماندان بوو جریاناتێک بوون کە لە نێو ئێمەدا هەر ئەو لێکدانەوەیە. ئێمە قسەکەم ئەوەیە دەڵم ئەگەر ئەومان لێک بدایەتەوە دەبوو بەرە کوردستان بەجێ بێڵی. ئەوانەی کە کوردستانیان بەجێهێش بەر ئەساسی ئەو لێکدانەوە خۆش باوەڕ نەبوون بە وەزیەتەکە و پێیان وابوو ئەم ڕۆژانە دێتە پێشەوە و خۆش باوەڕ نەبوون. ئێستا وەزیان چۆنە؟ ئێمە وەزمان چۆن؟ وەزی ئێمە لە کاردانەوە کۆماری ئیسلامیە ببینن کە دەزانێت ئەم حیزبانە مەترسی نظامینی ئەی ئەو هەموو گوشارە لە چیایە؟ ئەمەیە ئەوە بڵم کە
مقاوم مختلفیان باسی بزوتنەوەی مقاومەت دەکەین ئەم مقاومەتە خۆڕەوە وشەیەک نییە لەزار بێتەدەوە معنای هەیە و ئەم مقاومەتە ڕاستە زەحمەتی هەیە عەزیەتی هەیە ڕاستە تەلەفاتی هەیە ڕاستە قوربانیدانی هەیە بەڵام مقاومەتە وەتوانیتی جێگەیەک بدۆزێتەوە و معنایەک بدات و ئیرادەی ئەو خەڵکە بەهێزکات و ئیرادەی ئەو خەڵکە بۆ گەیشتن بە ئاوازەکانیان بەهێزکات ئەگەر ئێمە لە شاری ستەک کشاینەوە مقاومەتمان نەکردبایە لە شارەکانی تر کشاینەوە خۆ دەمانزانی دەکشێنەوە بۆ مقاومەتمان کرد لە ناوچەکان کشاینەوە بۆ مقاومەتمان کرد لە ئالان دەمانزانی دەکشێنەوە بۆ مقاومەتمان کرد دەبوو لێک بدەینەوە کاکە ئالان بەجێ دەڵێن مقاومەتمان ناوێتە بڕۆیت خۆ ئێمە پاش 24 ڕۆژ شەڕی خوێناوی لە شاریستان دەمانزانی دەکشێنەوە بۆ مقاومەتمان کرد یعنی هیچ لە فەرهەنگی مبارزاتیدا مقاومەت معنای چییە ئەو مقاومەتە کردودی بەوەی کە کوردستان ئیمڕۆ چاوچرای ئێران بێت ئەگەر سەردەمێک بە تەنیا بوو ئێستا ئەوە تا بووتە چاوچرای ئێران ئێستا ئەوە موقعیەتی بزوتنەوەی کوردستانە ئێستا ئەوە موقعیەتی هێزە سیاسیەکانە کە کۆماری ئیسلامی ئەوە کەوتێتە پەلەقاژە بۆ ئەوەی کە حاضر نەبێ حتا زەڕوێتی بۆ قبوڵ ناکرێت حاصلی ئەو مقاومەت هەیە بەڵام مقاومەتیش نێوی خۆی بەخۆیە ئەو وەزێتەی هەیە تەلەفاتی هەیە و نیگەرانی هەیە و ماندووبوونیە بەڵام ئەوە بەدانانی نەقشە و پلانە بەدانانی نەقشە و پلان بەدانانی بە خوێندنەوەیکی دروست لە وەزیەتەکە بتوانی لەو تنگانە دەرباز ببی ئەوەی کە کۆماری ئیسلامی ترۆر دەکات کۆماری ئیسلامی هەمیشە ترۆری کرد ئەو نیە لە ئوروپا ترۆر دەکات ئەو نیە لە ئەمریکا ترۆر دەکات ئەوە لێرە تۆزە دەستی ئاوڵاتر ترۆر زۆرتر دەکات گلەیی لە کۆماری ئیسلامی نییە گوتیشم کۆماری ئیسلامیش خۆی دەکات ئێمە این دەبێ بزانین چ دەکەین چۆن بەرپەرژێنی بۆیە ئێمە قسەکەمان ئەوەیە ئێستاشی هەر مقاومەت دەکەین ئەم قسەکە لەسەر ئەوەیە کە پلانی ئێمە چی پلانی ئێمە تەلاشمان بۆ ئەوەیە کە لە هەرێمی کوردستان بە پشتیوانی لەو خەڵکە بە پشتیوانی لە ڕووناکبیران و ڕۆشنبیران ڕێکخراوەکانی مەدەنی و هەروەها لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە بتوانین ئەو فعالیەتی سیاسی خۆمان لێرە ئێمە مسوەگەر بکەین و ئیتفاقاً ببەخشە ئەزانم پرسیار هەیە با ئەمێشکم لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێزانی یەکێتی نیشتمانی کە کردمان لەو ڕۆژانەدا ئەمە کوشمان بەڕاستی ئینتزارێکی ئەجایبمان نییە دارە ئینتزارمان زۆرە بەڵام ئەستا دۆخەکە ئێوە دەزانین و مشکلاتی ئەوە دەزانین و بەشباڵی خۆمان زۆرمان پێ ناخۆشەوە دەمانوێت ئەو زەختا ئەو فشارانە هەرچی زۆرتر لەسەر ئێوە کەم بێتەوە ئەوانە بەڵام یەک ئینتزارمان هەیە ئینتزارەکەشمانەوەیە کە فعالیەتی سیاسی ئێمە کە لە هەموو دنیای ئیمڕۆدا بەڕسمیت ناسراوە لێرە بەڕسمیت بناسرێت و ئێمە بتوانین بە لە بەرچاوگرتنی هەموو ریاسا و توزانم ئەو شتانە کە ئێوە لە وڵاتی خۆتاندا بۆ فعالیەتی سیاسی بە دەرچاوگرتنی ئەوانە ئێمە توانین فعالیەتی سیاسی خۆمان بکەین ئەوە لە هەموو شوێنێک بەڕسمیت ناسراوە من دەڵم کاگەبیر بزوتنەوەی کوردستان فەرقی ناکات لە هەر چوار پارچەکە نەتەنیا بزوتنەوەی کوردستان بزوتنەوەی سەراسەریش لە هەر شوێنێک فعالیەتی سیاسی ئازادانەی سیاسی دموکراسی لێ بستێنیتەوە مەرگی ئەو بزوتنەوەیت بەڕسمیت ناسی خەڵکی کوردستانی هەرێمی کوردستان ساڵهای ساڵ زەحمەتیان کێشان ماندوو بوون ئەنفال کران کیمیاباران کران ئاوارە کران دێهاتیان سوتا هەموو ئەو قوربانیاندا بۆ ئەوەی کە بتوانن بە مافەکانیان بکەین یەکێک لە مافە سەرەتاییەکانیان بریتیە لە ئازادی و دموکراسی و ئازادی ڕادەربڕین و ئێستا ئێمە خەریکین بەهرەی ئەوە دەخۆین و ناتوانین ئەوە نادی دەبگرین ئینتزار دەڕوا لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای هەر مشکلەیە کە هەیەە حرمەتی ئەم شتە بپارێزەوە مەکەن ئەومان حرمەتی ئەوە پارێزە ئەوە شتێکی کە لە دنیای ئیمڕۆدا لە هەموو وڵاتانی دنیا بە ڕسمیت ناسراوە و لێرێش دەبێت بە ڕسمیت بناسرێت سەرڕایەوەی کە ئێمە
فشارەکان و زەختەکانی ئێوەش دەناسین و سعیەکەین کە هاوکار بین هاوکارکین بۆ ئەوەی کە ئەو زەخت و فشارانە کەم بێتەوە بڕۆتەش. کاک جەماڵ ئێمە 10 دقە کەمتریش کاتمانماوە ئەگەر هاوڕانی وتاق فەرمان بتوانن 5 دقەی کەشمان پێ بدەن چون چەند پرسیارێک ماوە نێرانی ئازیزیش هەر ئێستاش کە نردویانە ئەلبەت چەند پرسیارێک هاتبوو لە نێو قسەکانی کاک جەماڵدا جواب دراوە خۆشمان لێمان پرسین بەڵام ئەگەر هاوڕیان توانن 5 دقەی دیکەمە کاتمان بۆ وەرگرن زۆر سپاسیان دەکەین. کاک جەماڵ بینەرێک نووسێتی کاک جەماڵ باز لە ئیرادە دەکات باز لە مقاومەت دەکات باز لە هاوپشتی و یەکگرتووی دەکات پرسیارێکی کردووە وتێتی 3 حیزب بەناوی کۆمەڵەوە کار دەکەن هەر یەکە بە جیا بەیانیە دەدات بۆ ئێوە ناتوانن تەنانەت لە کاتی وا هەستیاردا یەک بەیانی هاوبەش بدەن مەبەستی چەند ڕۆژەکەم ڕووداوە ڕۆیدا بەڵام هەر یەکە و بەجیا بەیانی دەرکردووە یان پرسیار کراوە بۆچی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بێدەنگە ئەگەر بکرێ بە کوتی چون چەند پرسیاری ئەوەی کە حیزبی دموکرات بۆ بێدەنگە ئێمە لە کوبوونەوە لەگەڵیان دەزانین ئەوان هەڵوێستیان هەیە ئەوان بۆ خۆشیان بە جۆرێک لەو وەزیێتەدا قراریان گرتووە هەڵوێستیان هەیە و ئێمە زەرفێتیان تیان دەبینین کە هەڵوێستیان بەڵام بۆ بێدەنگن بەڕاستەوە با خۆیان جواب بدەنەوە بۆچی بێدەنگن. یەک شتیش لە مۆردی بەرادەرانی حیزبی دموکرات و بڵێم ئێمە هەر لە سەرەتاوە کەم مەسەلە لە پارێک هاتە پێشەوە بەخۆشیەوە لایەنەکان تەڕە هەر گێڕوکێشێک یەکمان گرتەوە کەوتمان ئەمە مەسئلەیەکە کە دەبێت یەکدەنگ بین بەرامبەر خۆ بەخۆشیەوە ئەوە تاماوەیەک چووە پێشەوە بەڵام لە مەقتەیەکە بەرادەرانی حیزبی دموکرات تۆزە خۆیان جۆن دەڵێ جیا کردەوە بەجیاواز لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم UN ئەوە کران و چەند ئوردوگایان زووتر چۆڵ کرد و جۆرێک ئەویان کرد بەڵام ئەوەی کە بۆ بەنسبەتی ئەم مەسەلەوە بێدەنگن ئەوەدا دانین بە خۆیان جواب بدەنەوە. لە موردی بە دوای ئەوەدا ئەو لایەنانە ئێمە ئەو لایەنانە کە بە ناوی کۆمەڵەوە کار دەکەن بە خۆشیەوە ئەویش تا ئێستایشی سەرڕای هەر گێر و کێشەیەکە بێت لە یەک حرەکەت داین و لە پێکەوەین و بە تەواوی هەماهەنگین و بە هەماهەنگیش حرەکەتمان کردووە و تا ئێستاشی زۆر باش بۆ مەدارم ئەوە هەر ئیدامەی ببێت و بە خۆشیەوە لاینەکانی تریش هەر ئەو بۆچوونیان هەیە و بەڵام بۆ یەک بەیانیە نەدرا ڕاستەکەی من ئەو قسەی ئەو بینەرە بە باش دەزانم پێشنیارمان کرد ئێمە پێشنیارمان کرد بەڵام ئەو بەرادەرانەی تر پێیان باش و هەرکەس بە جیاواز بیدات و ئیتر ئێمەش زۆرمان ئیسرار نەکرد. زۆر باشە کاک جەماڵ هەڵبەت دیارە پرسیارەکان زیاتر لێرە لەسەر ئەمە تاکید کراوە ئەوەی کە باسمان کرد دوای پلانی بعدی دوایەوەی کە مثلەن سووداش کە دیاری کراوە زۆر یەک لە پرسیاری بینەران باس لە تیرۆر کراوە باس لە ڕادەستکردنەوەی ئەم 120 کەسەی کە باسییان کرۆ ڕژیم بە ئاشکراش باسی دەکات لێرەدا دوبارە پرسیارەکەوێ دەڵێ دیارە ئێمە نیگەرانی ئەو وەزعین ئالبەت ئەمە خاتون لە هەورامان نووسێتی لە ڕاگەانی کۆمەڵەدا ڕێکەوتنامەکە معلوم نەبوو کە چەنددا ئەمە یەکێ لە بەندەکانی کە ڕابگۆزرێن ئەمەی کە باسمان کرد تەزمینی ئەوە هەیە ئەوێ ئەمن بێوە بەندی تر نەبێت لەوێوە بێتە مەترسی سەرژیانی ئەو پێشمەرگانە کە ئەمە نیگەرانی زۆر یەک لەو ئازیزانن کە لە ناوەن چ لە دەرەوەی وڵات بۆ زۆر کەس پرسیارە بەڵێ ڕاستەکەی ئێمە نازانێکەیە بۆ ئێمە نازانین و ناڵم دانەدانە دێتە دەرێ ئەوەی کە وتراوە 120 کەس ناوی هەیە و ڕادەستکردن ئەوش ئەلەو مەنگانە ئاخردا مەترا بەجددی ئەمەوەتان وەرگرتووە بەڕاستی ئێمە نەوتراوە وەکو خۆ بەڵێ جارێک قسە لەسەر 15 کەس بۆ دوایی بوو بە 30 کەس دوایی بوو بە 70 کەس دوایی بوو بە 120 کەس بەڵام لە شوێنێکی ڕسمی و تا ئێستا بە ئێمە هیچ ڕانەگەندراوە و هیچ ئاگداری مەسئلەکەنی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو قسانەی پێشوومانی تر ئەگەر سنوورێک نەبێت کۆماری ئیسلامی نابێت لێ دەڕوات ئەوە زۆر ڕۆشنە دیارە ئەگەر شتێکی وا ڕسمەن مەترح بێت ئەو کاتێمە کاردانەوەکی ترمان دەبێت ئیجازە بدە بە بگاتە وەختی خۆی ئەمەش لەو بابەتەوە نەتەنیا ئێمە لایەنەکانی تر لەو بابەتەوە وردە قسێکمان لێ کردووە و ئەگەر بگاتەوە ئەو بابەتە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە
ئەو ئینتزار و چاوەڕوانیە نەتەنیا ئێمە خەڵکی باشووری کوردستان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو ئینسانێکی ئازادی خواز و بە پەرۆش بە نسبەتی بزوتنەوەی کوردستان ئەو چاوەڕوانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سنوورێکدانێ بۆ دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئیشی ناوخۆی حکوومەتی هەرێمە بنابراین هێشتا بێمە ڕانەگەنراوە ئەگەر ڕابگەندارێمە کاردانەوەی خۆشمان دەبێت بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی ترۆر دەکات ئادەیکات هیچ تزمینەگنی کۆماری ئیسلامی عەرزم کردی لە ساڵی 90ەوە پێشتر لەوەیش خەریکی ترۆرکردنەوە لە هەر کوێ دەستی نایارێکی دەستکەوێت ترۆی دەکات کاری ئەوەیە یان بۆ ماوەتەوە بەسەر کوت و ترۆر ماوەتەوە لێ بەنابەرین چۆن دەستی لێ بکێشین و ئەوە ئێمەین دەبێت پلان و کار و فعالێتمان جۆر بێت کە ئەو نوع فعالێتە لە کۆماری ئیسلامی پوچەڵکێت زۆر باشە کاک جەماڵ بینەرێک چەند پرسیارێکی نردووە من دەتوانم دوو پرسیارەی ئاخریت چون کاتمان کەمە سێتی بۆچی داوا ناکەن لە خەڵک بێنە سەر شەقام بۆچی بەرنامەیەکی تایبەتی دروست ناکەن بۆ لێپرسینەوە لە خەڵک ئایا مبارزەی مسلحانە ببێت کاتێتی ئێستا یاننا بۆچی احتساب دانانن بە ساڵگەردیژینە بۆ دیفاع لەو پێشمەرگانە کە گیانیان لە خەتەرە زۆریەکە بڵین وەکو چۆن ئێستا باسمان کرد بۆچی ڕاگەیاندێکی هاو بەشنم من لێرەوە ئەوە بڵێم تاوجێ من ئاگدارم لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە تەدارکی ئەوەدا بۆ ساڕۆژی ژینە ختا بە خەڵکی کوردستان قسە بکە دەبێت ماتڕبێن لە ڕۆژهای داهاتوودا لایەنە سیاسیەکان هیوادارم بە پلتفۆرمێکی هاوبەش ڕوو لە کەمە چاوەڕوانی خودی خەڵکی کوردستانەوە بۆ دەستپێکی ساڵیادی شۆڕژی ژینە حتمما پلتفۆرمێکیان هەبێت و ڕای بگەین ئەوەی کە داوا ناکەین خەڵک بێنە سەر شەقام ڕاستەکەی دلایلی جۆر بەجۆری ئەمە کتم سەرکوتگەری کۆماری ئیسلامی لەلایەک و وەزەتی ئێرش لەلایەک بەڵام خودی ئەو نیگەرانیانە ڕاستە لەسەر شەقام نییە بەڵام خودی ئەو نیگەرانیانە نیشانەدات کە دەستبردن بۆ ئەم هێزانە کارێکی ئاسان نییە و هەزینەی زۆر لەسەرەوەیە و پێم وایە ئێستا ئەوەندە هەیە کە هەموو کەسی بۆ قەنەعەتە گەیاند بە بەتایبەت بە ڕێزانی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ قەنەعەتە گەیاند بێت کە پڕۆنەپای ئەوەی کە سنوورێکی دیاریکراودانن بۆ دەستێوەردانی کۆماری ئیسلامی لە مەسائل و ئەو شتانێک کە مەربوط بە ناوخۆی هەرێمی کوردستان سنوورێکدانن و ئیجازە نەدەن کۆماری ئیسلامی لە هەر گێرە و کێشەیەکە بتوانێت ئاوا مانۆڕ بدات و بە ئاوا سیاسەتەکانی خۆی تحمیل بکات بە زۆر باشە کاک جەماڵێک پرسیارێکی هاتووە دەڵێ ئەوەی کە ئەم پلانی کۆماری ئیسلامی کە پیان وایە کە سەرکەوتوو بووە ئەوەی کە لە زرگوێ زۆڕات بێزن بۆ سووداش نووسێتی پلان و نەخشەی ئێوە چییە بەڵام تکایە فقط دڵخۆشی نەبێت نا دڵخۆشی نیە بەڕاستی من ئەوە لە ینی بە باوەڕی خۆم نازانم کەس ڕازی دەکای یاننا ئیشی هەر کەسێک خۆیەتی چۆن لێکێداتەوە ڕاستی دروش نادەم و شعاریش نادەم و ئەوانە دەڵم ئەمەی کە ئێمە لەم شوێنە گواسترانیتەوە بۆ شوێنە بە بڕوای من شکست نییە ڕاستە ناخۆشە ناخۆشەکەشی باسم کرد بۆچیە و حتا باسی وەشم کرد بۆچی نیگەرانی بدروست کردووە کە نیگەرانی ئەوەیە کە سنوورێک دیاری نەکرێەوە مەسەلە ناخۆشەکەشەوەی جێبەجێکارەکەی کەسێک بوو هێمە انتزارمان لێ نەبوو وێلا ئایا ناخۆشترە لە چۆڵکردنی سنە ئایا ناخۆشترە لە چۆڵکردنی ئەو هەموو شارە و ئەو هەموو منتەقە ئازادەکە ئێمە کردمان ئەویش بە فشار بوو ئەویش خۆمان ڕازیمان نەبوو شکست بوو من دە بەڕێزانە کە ئەوە پرسیار دەکەم دەڵمەوە شکست بوو بەگیان لە مقاومەتە جاری وایە سەر دەکەوی جای وایە دێتە دواوە معنای هەیە مانە هەردووکیان پێکەوە معنایان هەیە بەڵێ ئێمە لە شەڕی مسلحانەدا لەگەڵ کۆماری ئیسلامی مقاومەتێکی زۆر سەرسەختانە و قارەمانانەمان کرد دەستکەوتی خۆشی بوو بەڵام دێشمانزانی دەکشینەوە دەمانزانی هێزەکانمان بەرامبەر نییە دەمانزانی ئەوان دەتوانن کوردستان داگیر بکرد بەڵام ئەو مقاومەتە بزوتنەوەی کوردستانی بە باسم کرد یاریسە بیڵێمەوە کرد بە نهایەتەن کردی بە چاو چرای ئێران دوایی کردی بە مەڵبەندێک کە ئێستا ئەو هەموو حرەکەتە جەماوەریانی تێدایە ئەو هەموو حرەکەتە پێشڕەوەی تێدایە
ئەو هەموو حرەکەتەی تێدایە کە سمبولە تەنانەت بۆ بزوتنەوەی سەراسەری ئەگەر ئەوە شکست بوو ئێمە کشاینەوە خۆ ئەمە شکستیت ئەمە شکست من پێم وانە ینی قسەکەم دروشمدان نییە من پێم وانە ئەمە شکستە ناخۆشە من بەدڵی من نەبوو بەدڵی کەسیش نەبوو دەزانم کە نیگرانیشی کردی و دەزانم حەق خۆیەتی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات حەقی کوردستانی باشوور لێ نگەران بن نیگرانەکەیش لەوەیە کە عەرزم کردی سنوورەکانی هێشتا دیاری نییە و ئینتزاری تر مەترح بکەن بەڵام شکست نییە زوتنەوەی ژینا باسم کرد تۆتم شاکە کاکە بۆی کە زۆر نەبێتە شعادانوانە کۆماری ئیسلامی ناڵێ بزوتنەوەی اختشاشات خائلەکەی تەواو بوو ئەوە دەڵێت ساڵی 400 اختشاشاتێکرا تەواو دەی زەحمەت نەبێ ئەو هەموو ئێعدامە چییە زەحمەت نەبێ ئەو هەموو گرتنە چییە زەحمەت نەبێ ئەو هەموو گەشتە لەنێو شقامەکاندا چییە زەحمەت نەبێ ئەو هەموو عەزیەت و ئازارە چییە زەحمەت نەبێ ئەو هەموو گرتنی ڕۆژنامەوانە چییە زەحمەت نەبێ ئەو هەموو زەخت و فشارانە چییە دەکرێتەوە شتێک بە شکستی بزانی بەڵام هەردیسان خەریکی ئاسەوارەکەی بی بزوتنەوەی کوردستان ناڵی شکستی خواردووە ئەی زەحمەت نەبێت لە کوردستانە ئەو هەموو هێزت چ دەکەن زەحمەت نەبێ ئەو هەموو گرتن و عەزیەت و ئازارە لە کوردستانە چییە کاکە گیان زەحمەت نەبێ پێم بڵێ مامۆستایە کە ئەچێ وانەی کوردی دەڵێتەوە بۆ دەیگری ئە لە چی ئەترسی ئەتۆ ناڵی شکستی خواردووە تێکە شکستی خواردو بوو لەوە ئەترسی وانە دەڵێ بە زمانی کوردی وانە دەڵێ فێری زمانی کوردی دەکەن دەی بوو لەوە تۆقیوی هەک ئەمەگیان ئەمانە شعار نین ئەمە واقعیەتێکە لە کاردانەوەی دەسەڵات تا ئێمە دەبینینەوە دەی ئەوانە هەمووی بە من دەڵێ ئەگەر ئەوانە شکست نەبوون و ئەو بزوتنەوە ڕاستە بە تەواوی هێزی پەیدا نەکردووە خەریکە ڕێدە پێوێ هێزی خۆی بەدەست بێنێت خەریکە ڕێدە پێوێت بەسەر کەند و کۆسپەکانی خۆیان زاڵ بێت و ئەسنەوەی چەند سەد پێشمەرگە لەم دۆڵ بۆ ئەو دۆڵ شکست نییە ناخۆش هەیە شکست نییە و نابێ بە شکست ناوێت ئەوەی کە بە ئێمە دەڵێ دەبوو 30 ساڵەوە پێشبیری لێ بکەنەوە معنای ئەوەیە کە کومەک دەکا بۆەوەی کە کۆماری ئیسلامی بۆ گوتارەی کۆماری ئیسلامی کە ئەمە شکستە شکست نییە کاکە بەڵام ناخۆشە و دەبێت ئێمە تلاشکەین بۆ ئەوەی کە بتوانین بە سیاسەتی دروست بە لێکدانەوەی دروست و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان امیدوارم ئەو فرسەت و مەجالە هەبێت کە بتوانین ئاسەوارەکەی کەمکەین زۆر باشە من لێرە زۆر داوای لێبوردن لەو ئازانە دەکەم کە زۆر پرسیاری کە هەبوو ئەمە بەهۆی کەمی کاتیشمان زۆر وەرگێت زۆر دەستخۆشی لە هاوڕانی تافەرمان دەکەین بەڵام لەوە زیاتر نەمانتوانی چەند پێیان هاتوو منە و پایمانە زۆر زوو بخێنینەوە شۆگار لە کەڵاترزان دووسێتی دەستان خۆش بێت ئێمەش بەش بە حاڵی خۆمان کۆماری ئیسلامی حکوومەتی هەرێم محکوومەکەین ئەو زەختە زۆری کە کردویانتە سەر ئێوە و بۆ تەجێ نیگەرانی بۆ خەڵکی کوردستان کاگ شاڵە سلااو بۆەوە دەستان خۆش بێت و ماندوونە بن ڕاستە بە جەستە لاتانیم بەڵام دڵم وەک ملیۆنان خەڵکی کوردستان هەر لە لاتانە زۆر سپاس بۆ بەڕێزش یەک پامی تریش ئەگەر سەبترێت فرسەتی ئەم پامەشان بەڵا کاک ئارێز دەستنا سلااو ڕێز بەوەی بینەران هەروە کاک جەماڵ باسی کرد لە سەرەتای کۆماری ئیسلامی بەهێز و ملهۆڕی پاشەکشەی بەلایەنە سیاسیەکانی کردو بەڵام نەیتوانیوە بیرۆکەکانیان لە نێودڵی خەڵکی کوردستاندا بسڕێنەوە زۆر سپاس بۆ کاک ئارێز لە شاری سنە زۆر سپاس دەکەین کاک جەماڵ بۆ ئەوەی کە بەشدار لە بەڕاستەوەدا سپاس بۆ ئەوەی ئازیزش کە تا ئێستا لەگەڵمان بووم کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتر